ئەو فراکسیۆنانەی لە هەفتی پێنج بایکۆتی دانیشتنی پەرلەمانمان کرد کۆبوونەوەی خۆمان لە بینایی پەرلەمان ئەنجامدا گەیشتینە ئەو ئەنجامەی بەشداری هیچ کۆبوونەوەیەک ناکەین هەتا دەستەی سەرۆکایەتی بانگشتی هەموو فراکسیۆنەکان دەکا چونکە ئێمە پێمان وابوو کێشەی ئێمە لەگەڵ فراکسیۆنی پارتیدانیە یو شش فراکسیۆنە کێشەیمە لە دەستەی سەرۆکایەتیە پێمان وایە دەستەی سەرۆکایەتی دوو جار هەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی پێشێر کرد هەم ئەو تەوافقە سیاسیەی کە لە بینی یەکێتی و پارتی واژۆ کرابوو کە ئێمە بە گوێرەی ئیتفاقیە هاتوونەتە ناو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە بەندەکانی ئەوەیە لە سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان بە تەوافق و هەماهەنگی کار بکەن بەداخەوە هەفتی پێنج سەرۆکی پەرلەمان لە ناو بینایی پەرلەمان بوو بەڵام جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان وێڕای فەرامۆشکردنی یاداشتی هەفت فراکسیۆن هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتارانیان خستە بەرنامەی کار و کۆبوونەوەکەیان ئەنجامدا